بەڕێز سەرۆکوەزیران خۆی داوای پێکهاتنی لیژنەیەکی کرد. ئەو لیژنەیە پێکهاتە بوون بە لەم کەسانە سەرۆکی لیژنەکە وەزیری نەوت بوو، ئەندامەکانی وەزیری کارەبا، پارێزگاری نینەوا و سەلاحەدین و هەروەها پارێزگاری کەرکووک. ئێمە لەوێدا ڕێکەوتنمان کرد لەسەر چەند خاڵێک لەوانەی کەوە نەوت لە کەرکووکەوە بدرێ بە پاڵێوگای نینەوە بۆ ئەوەی بتوانن یارمەتی خەڵکی ئەو ناوچەیە بدرێت لە مشتەقاتی نەوت وەکو بنزین و نەوتی سپی و نەوتی ڕەش و ئەم شتانە و هەروەها لە هەمان کاتیشدا پارەی کارەبای کەرکووک بدرێ کە ئێمە زیاد لە 200 ملیۆن قەرزارین بە شەریکەی ماسکە کاگە ئەحمەد ئیسماعیل سەرۆکێتی و لەو ڕێکەوتنەدا پاڵێوگای کەرکووکی ئێستا کە 30,000 بەرمیلە فراوان بکرێتەوە بە 70,000 بەرمیل و وەزیر پێش ئەم ڕێکەوتنی ئێمەش تەنانەت ڕازی ببوو لەسەر ئەوە، بەڵام دیارە دەست خرایە ناو کارەکە کە ئەوەیان دواخست و ئەیانەوێ لایبن بە بیانووی بەڕاستی کە ئێمە قەنەعەتمان پێ نییە و هەروەها بەشێ لە نەوتەکەش بدرێ بە قەیوان بۆ ئەوەی سلێمانیش بێ بەش نەبێ لەم نەوتە. بەڵام بەداخەوە وەزیر هەموو خاڵەکانی ئەم ڕێکەوتنی جێبەجێ نەکردووە و ئێمە پێشمان وتون کە ئەمە یەک پاکەجە نابێت ئەوەی بەدڵی خۆیانە جێبەجێ بکەن و ئەوانی تریش بەجێ بهێڵن. ئێمە زۆر سوورین لەسەرەوە مەوزوعی پاڵاوگا دوونەوە یەکێکیان گەورەکردنەوەی ئەم پاڵاوگەیەیە کە ئەمە کارێکە زوو تەواو ئەبێت، کاتی زۆر ناوێ و پارەشی بەو دەرەجەیە ناوێ. ئەلبەتە پاڵاوگای ڕئیسی کە پرۆژەیەکی استراتیجیە ئەمە لە 150,000 بەرمیل پێک دێت و بەغدا دەمێکە خۆی ڕازی بووە لەسەر ئەوە بە بیانووی ئەوەی کەوا کەسێکی وا نەهاتووەکەەوە هەموو مەرجەکانی تیاابێ. ئێستا دوو کۆمپانیا داوایان کردووە کە ئەم پاڵاوگایە جێبەجێ بکەن، لەوانەیە خەڵکی تریش هەبێ و لە زەوابەتی وەزارەتی نەوتیش ئەوەیە کەوا ئەبێ لە دوو پاڵێوگا کەمتر نەبێت کە داوای جێبەجێکردنی ئەو پاڵاوگا گەورەیە بکات کە 150,000 بەرمیل ئەپاڵێوێ. جا ئەمە ئێستا دوو هەیە، لەوانەیە یەکێکی تریش هەبێ، جا خۆیان تەماشای توانایی فەنی و توانای مالی ئەم پاڵاوگا ئەم کۆمپانیانە ئەکەن بۆ ئەوی باشترینی کە بگونجێ هەڵی بژێرن بۆ ئەو مەبەستە.